بەر لە 6 ساڵ کەرکووک خەون 73 ڕۆژنامە گۆڤار و 5 کەناڵی تەلەڤیزیۆنی ناوخۆیی و 12 رادیۆ بوو، بەڵام لە ئێستادا تەنیا 1 ڕۆژنامە و 1 کەناڵ و 2 رادیۆ ماونەتەوە. گرافیکی نییە. ئەندامێکی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە کەرکووک ئاشکرای دەکات ڕەوتی ڕۆژنامەگەری کوردی لە کەرکووک بە شێوەیەک پاشەکشەی کردووە کە لە هیچ ناوچەیەکی تر ڕووی نەداوە. 2023 کە ئەو ساڵانەی دوای ئیمتیدادی ئەوە کەرکووک 73 ڕۆژنامە و گۆڤاری هەبووە. ئێستا 1 ڕۆژنامەیەکی هەیە. کەرکووک زیاد لە 5 تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەبوو، ئێستا 1 تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەیە. کەرکووک زیاد لە 12 رادیۆی هەبوو، ئێستا وابزانم 2 رادیۆ ئەگەر مابێتەوە. ڕۆشن بیرانی شارەکە پاشەکشەکردنی ڕەوتی ڕۆژنامەگەری کوردی لە کەرکووک بە زەنگێکی مەترسیدار ناو دەبن. میدیای کوردی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ لێرە لە پاشەکشەیە ئەو حوسوری کەمتر بۆتەوە. هەستەکەم ناتوانێت وەکو پێویست هاوشانی میدیا عەرەبیەکانی کە لە شاری کەرکووک هەیە، میدیەکانی کە هەیە هاوشانی ئەوان هەنگاوم نییە. بەڕاستی حەقا ئەمە بۆ خۆی دراسەیەکی باشی وردی بۆ بکرێت لە بۆی بتوانن بۆی تحلیلی ئەوەی بکەن، لێکداری بکەن و لێکۆڵ لەسەر ئەم بابەتەکەن بۆی بزانن بۆچی ئەلامی کوردی ئەوها پاشەکشەکە و بۆی چارەسەرێکی ڕاستەقینە و بنچینەی بۆ بدۆزنەوە لە پێناوی چارەسەرکردنی سەلکە 2009 بەراوردی لەگەڵ 2003-2004 بکەین لەم شارە نەک ڕۆژنامە و گۆڤاری کوردی هەموو دەستگاکانی ئەعلام لەم شارە بەرەو پاشەکشاچن، لە بەرامبەردا نیارەکانمان گەشە ئەکەن، کەناڵی ئاسمانەکانیان، گۆڤاریان، ڕۆژنامەکانیان هەموو بە هەموو شوێک بەرپرسانی شارەکە کە ئێستا زۆری بەداخەوە دەچێمەوە زیاتر بایەخ بە ڕۆژنامەنووسانی خۆیان دەدەن. من ئەم خەمی ڕۆژنامەنووسانە هەمووی ئەگەڕێن بۆ ئەو بەرپرسانی خۆمان بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە سیرکەین سەرەتای پرۆسی ئازادی ئەوانە ڕۆژنامەی وەرەقی زۆر لە گەشە سەن نابوو لە کەرکووک و بەگشتی لە کوردستانیش، بەڵام لە ساڵ بە دوای ساڵ ئەم ڕۆژنامە وەرەقیە پاشەکشەی کرێ لە بەرامبەردا کەناڵی بینرا و کەناڵی ئاسمانی و سۆسیال میدیا گەشەی کردووە. بەداخەوە لە کەرکووکە هیچ لەمانە گەشەی نەکردووە و ئەوەشی هەیە تەنها ڕەنگە 2 دەستگای ڕاگەیاندن بارگایان لە کەرکووک، دەستگاکانی تر ئۆفیسیان هەیە لێرە، واتە نوێنەرای جۆرێک لە پەیامنێر یا ئۆفیسیان هەیە. ئەمە ڕەبتی بۆەوەیە لە کەرکووکە دوو بوار جێگیر نییە، سەقامگیر نییە، 1 بارودۆخی سیاسی، 2 بارودۆخی ئەمنی. لە ئێستادا کە یادی 121 ساڵەی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دەکرێتەوە، کاری میدیایی و ڕەوتی ڕۆژنامەگەری کوردی لە ناوچە جێناکۆکان لە قۆناغێکی مەترسیداردایە و ئەوەش دەگەڕێتەوە بۆ فەرامۆشکردنەی ڕەوتی ڕۆژنامەگەری کوردی لەو ناوچانە ڕوبەڕووی دەبێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.